بەڵێ درۆن و موشک و میلیشیاکانی ئێران گرژیەکانیان لە ناوچەکە زیاتر کردووە لەگەڵەوەتا کە دەزانی ماوەی دە ڕۆژە تێ ئەپەڕێت بەسەر ئەو هێرشە موشکیەی کە کرایە سەر هەرێمی کوردستان بە تایبەتی هەولێر بووە هۆی ئەوەی کە کاریگەری بخاتە سەر هاوڵاتیان و هاوڵاتیان بنە سەر شەقامەکان دەنگی ناڕەزایەتیان هەبێت لە ئەنجامیشدا چەند لێکەوتەیەکی لێکەوتۆتەوە کە کاریگەریەکانشی بۆ وڵاتە نێودوڵەتیەکان یاخود ئەتوانین بڵێن لە وڵاتانی دیکەش کاردانەوە هەبووە و ئەم کاردانەوانە بابزانین تا چەندە کاریگەری دەبێت و چی بکرێت بۆ ئەوەی کە ئەم هێرشانە لەلایەن ئێرانەوە سنووری بۆ دابنرێت. سەبارەت بەمانە لەگەڵ دکتۆر وعەد سلێمان ڕاوێژکاری ئاسایی لە پەرلەمانی کوردستان گفتوگۆکەین کە بەڕێزیان لە دهۆکەوە لەگەڵ ئێمەن. ئەم کاتت باش دکتۆر، پێت وایە کە چ کاریگەریەک هەیە لەسەر هەڵوێستەکانی با بڵێن عێراق و هەروەها کاردانەوە نێودوڵەتیەکان لەسەر ئێران؟ ئایا ئەمانە یاخود ئەم کاردانەوانە هیچ گۆڕانکاریە دەکات؟ سڵاو ڕێز سۆڤان خان بۆ جەنابێتە بۆ هەمی بینەر و بیسەرن کوردستان 24 ڕاستیە هێرشە ئیران لەسەر هەرێما کوردستانی و هەولێرە پایتەخت و یعنی ئەو قوربانیەت هاتینە ئەنجامدان و هاتینە ریدان هێرشی ڕاستی کاردانەکە gelek mazin ser asên nîvdewletî hatiye kirin. Em foksa xwe nexîne ser bêçendê belê tiviya em bêjin ser astê Iraqê. Iraq gelek maniye vî babetî. Iraq tiviya ew rolê xwe bînî ser vî asî dît namin ya taybet. Heta nuke Iraq bêjim yani tara dekî baş hatiye pêş derbareyê rolê xwe و موقفی درباره به هێرشکردنê belê dîtnamin ya taybet netwî astê pêdivî daye. Yani ser astê nîvdewletî yekem berawerdikin gelê Iraqê astê nîvdewletî gelek baştir e. Iraq wekû me dîtît deh rojê derbas bû piştî wê rîdanê yekemî pêngav havêtî çêkirina wê lijna vekolînê axir dijmin bi xwe dampêdanê ket ku evî هەڕەشەکiriە و ئەوی خەلکی سڤێل کوشتیە vêja lijna bedwa daçûn û vekolîn bû çi ye rastiye ve tiştekî hêbetî bû bû gelek kesan belê hemca ya tara dekî dibêjin baş bû selmandina bêjin ew bihana û ew sebebin Îranê digotî ku boya eger bû bordûmankirdinê ev tişte hata dûpatkirin ku hiç bihayekî û rastî bû vê çendê nîne belê pêngavê dîv da yani tiviya Iraq çi biket wekû min gotî Iraqya maniye derece êk vî babetî tiviya ew pêngavê rastaqîne ew pêngavê dirist pavîjtin ser astê nîvdewletî rasta hikmeta Iraqê ew lijne çêkî rasta îdana wê çendekî rasta ev mesele gihande komkara Erebî komkara Erebî jî beyannameka Iraq ta çend ciddiye bigeyandinî dengî narizayetiyekan و تەنانەت سکاڵاکردنیش لە بەرامبەر ئەو هێرشانەی کە ئێران دەکاتە سەر عێراق و شکاندنی ئەو سەربەرەی کە عێراق هەیەتی. وأنا بیا بگەهمە بێ نقطة سۆڤان خان يعني عێراق بدیت نامن حتانو کە نەگەلەکە جددیە و ڕۆژی دیارکەن ڕاستی احتیمالە پێش وەخت بیتەم بریارێ بدەین بەلێ حتانو کە چ دەرئەنجامت ڕاستەقینەک و بۆ نیاز پاکی و جددیەتە عێراقت vî warîda diyar nebûye îdana tenê kafî nîne hemî kes îdana bê çendê kir hemiya dewleta serkona vê hêrişê kir belê pêngavê dîtir Iraq tiviya çi biketin yani min cihê hêbetî bû bû min ku Iraq بۆ نمونە یعنی نهنارتە دیف بێژین سەفیرê Îranê li Bexda herçi nebîtin baykota bêjin ya katî jî bît bo peywendiya edgel Îranê kirba ser astê siyasî pêngavê dîtir havêt ev heta vigavê ez bêjim nehatiye kirin tenha ez bêjim hîç rastiyek bo wan آخفتنت ئیرانێ بۆ هەڕەشەکردنێ نینە و ئەvە عەدوانەکە و ئەvە سەرپێچیەکە
ابد بيجم كافيين تبي هندا بينغاف جدي هبن يعني امنا بيجين جدي ان لكاتك بلت ايران همان دوستي زور نزيكي عراقه بيجي خالك كلا جرينجا راسي سوفان خان يعني بس بري از بيت شندي ديار كم نمنتك عراق الهرم كردستان كات ان الخلك عراق هميت كات دمارابي تبرافانيه خلك خويا ارك كسرملت يعني اگر او هرم كردستان زاني بارشكش عراقي تبيا برافانيه جدي بكتن بلی اگرم بین خالا جنابتا اماجه پیکری راستی میجی گومان هاید بریده پینگاب جدی کو عراق دابیجین عراق فعلا ابد بيتم برابانيش خاكا خوب كاتو حكمتك نشتمانية حكمتك يا برابانيش همي خاكي عراقيت كاتو همي هولاتية اد بيجم تبيا سكالات ومار كربا يعني سر آسيني بدولتي تبيا بنا بربا انجمنی آسایشانی بدولتی نتوان گرتی هون فریدا تبیا نیاز پاکیا عراق دا دیار بیتن حتی انو که دیار نی نیاش مو افچنده نهات یکرن وکو امزانین هرشا ایرانی کلی سر هرما کردستانی و معلم نی نیاد پاشا روز دا هاتی دا احتمال دوباره کتن به چنده نتوان گرتی و پریکا بجین جواتا بيجي انجي مجلس الامن ليشيتن هند ريكارد يا سيل ديف چاردما يا جي باشه دكتور گەیاندنی دەنگی ناڕزایەتیەکان لە ڕێگەی نوێنەرایەتیەکانەوە لە وڵاتان تا چەند ئەتوانێت کاریگەری هەبێت لەسەر ئەو هێرشانەی کە ئێران دەیکاتە سەر عێراق ئەتوانن دەنگ بگەێنن لە ڕێی نوێنەرایەتەکان مەبەستمە درباره دنگی دنگ گهشت سوبان خان يعني بيجم برا بترش دولة جهان تقريبا هات مسرقت وإدانة بيشان كر وكاسد جد بهرشي نبويا أبنا مشكلة يعني وكو مقولتي مشكلة ما يسركي عراق تبيا ريكارت يا سايب كار بينيد انجمني آسايشي ادفرد هند ريكارت هين ديف ركفتما نتوين گرتی ایجار بنده هفته يعني يدبرده و کامزان او هرشاته هجمارتن هرشه لسر امن و آسایشا نیف دولتی و آسایشا نیف دولتی ابد برده بگمان اگر سکالاکا فربی هات بیت تومار کرن انجمن آسایش نوکه يعني رينشنك جريدا بود درباره به چند هند ریکار هاود بونه یانجی هند ریکار گردبانه برانبری ایرانه حتی بگاوی افتشنه هات یکرن لی گماند به چند دایه های رول دولتان یا شما گلک چتر بو رول خلکی گلک چتر بو رول ریخراون نیف دولتی و یه لوکالیجی گلک چتر بو بدیت نامن شيت حكمة عراقي از جركة دزبرن بيجي راستا حكمة عراقي بينغا بكابتيا بس أبد ن كافية وأبد نمنتك راستي يعني أبد نتشكي منت دشيت السرمكات من قومانا هاي وعراق ترجد دهات إذا بشيت ريكار جدي تقال إيراني بكتن شكو وأمزاني إيران بالا دستة عراقي دا وقالك كاريجريات ياتكت الكارو بارد دولة عراق بله دكتور بله ام بيجين روجد بهندي فتر اف بابته ديارون بيتن زور سپاس دكين دكتور وعدي سليمان راوشكاري ياسايلا برلماني كردستان سبارت بگاندني دنگي نارضایەتەکانی خەڵکی کوردستان و کاریگەریەکانی لە ناوەندە نێودوڵەتیەکان لەگەڵ ما بووی سپاس